خۆشەویستان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکی تری ڕاڤا بە دیدارتان شا دەبین تەوەری ئەم بەرنمەی ڕاڤا قسەکردنە لە هەوڵەکانی پێکهێنانی حکوومەت هەرێمی کوردستان و گفتوگۆ ڕێکەوتنی لایەنە سیاسیەکان لەسەر پێکهێنانی کابینەی نوێمی حکوومەت هەرێمی کوردستان بە میوانداری زۆر بەڕێز کاک بەکەر حاجی ڕەحیم کادری پێشکەوتووی پارتی دموکراتی کوردستان. کاک بەکەر خۆشحاڵین و بەخێر بێت. زۆر سپاس. کاک بەکەر دوای هەڵبژاردنەکانی 30 ئەیلول ئەگەرچی زیاتر لە 3 مانگ پێکهێنانی حکوومەت دواکەوتەوە بەڵام بە درێژایی ئەم ماوەیە گفتوگۆی چڕ و دانوستان هەیە بەردەوام لەسەرەوەی کە کابینەی نوێمی حکوومەت هەرێمی کوردستان چۆن پێک بهێنرێ بە تایبەتریش ئەوەی کە لەسەر زمانی قیادەی پارتی و گوێبیستێ بین ئەوەیە کە چەمکی ئیلتیزام چەمکی بەرپرسیارەتی ئەوەی کە ئەو لایەنانەی لە حکوومەت هەرێمی کوردستان بەشدارە بن پێویستە ئیلتیزام بە حکوومەتداریەوە بکەن واگەر ئەو لایەنانشی ئەبنە ئۆپۆزیسیۆن من ئۆپسیۆنێکی ڕاستەقینە بن حکوومەتدارەکانیش حکوومەتداری ڕاستەقینە بن. خوێندنەوەی جەنابەت چییە بۆی کە ئەم گفتوگۆ مشتومڕا لەسەر ئەم ئەساسیاتانە دەستی پێکردەوە؟ بەڵێ زۆر سپاس. لە ڕاستیدا هەڵبژاردنەکانی 30 ئەیلولی 2018 بۆ پەرلەمانی کوردستان نەخشەی سیاسی لە هەرێمی کوردستان گۆڕانکاری بەرچاو و جەوهری بەسەرداهات. ئەو بکە شێوازی برنەوەی لایەنەکان بە پێی ئیستحقاق و کورسی گۆڕانکاری بەسەرداهات کە پارتی دموکراتی کوردستان وەکو فراکسیۆنێکی سەرکەوتوو یا وەکو براوەی یەکەمی هەڵبژاردن 45 کورسی بەدەستهێنا و هەروەها دووەم یەکێتی نیشتیمانی و سێمیش بزوتنەوەی گۆڕان و ئەوانی تریش. دوای ئەوە بەڕاستی خەڵک جەماوەری خەڵکی کوردستان چاوەڕێی ئەوە بوو بە پێی ئەو ئیستحقاقە ئینتیخابیەی کە مافیان بە حیزبەکان داوە بتوانن حکمڕانیی تازە جیاواز لە کابینەکانی پێشتر بێتە ئاراوە بە پێی ئەوەی کە خەڵک بەری ئەو دەنگدانەی بچنێتەوە. بەڵام بەداخەوە ئەبینین کە ماوەیەکی زۆر تێپەڕیوە بەسەر پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی هەرێم و هەمووشمان ئاگادارین کە براوەی یەکەمی هەڵبژاردن کە پارتی دموکراتی کوردستانە دەستی بە گفتوگۆی جددی کردووە و چەند جارێک سەردانی یەکێتی نیشتیمانی و زوتنەوەی گۆڕانی کردووە و بە پێچەوانەشەوە چەند کۆبوونەوەیەک لە هەولێریش بووە و لە سلێمانیش دانیشتن بووە و دوا سەردانی ژەوە بوو کە وەفدێکی مەکتەبی سیاسی سەردانی هەردوو لایەنی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی کرد بە مەبەستی ئەوەی کە وەکو تازەکردنەوەی سەردان و جۆرێک لە پەیوەندیەکان بەڵێ مەرج نییە بە ئامانجی بەشداریکردن لە حکوومەت شکار خۆمان نەزانین یەکگرتوو دەمێن کە ڕایگەیاندووە کە وەکو ئۆپۆزیسیۆن دەمێنێتەوە و ئومێدەوارین ئۆپۆزیسیۆنێکی ئیجابی بێت. ئەوەی کە پەیوەندی بە پێکهێنانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەبینین کە بەڕاستی خاویەک هەیە. خاویەکەش بە پێی تەحلیل و تەفسیری محەلیلی سیاسی و ئەوەی کە خۆمان ڕۆژانە لە دەنگ و باسەکانی بینین زیاتر پەیوەندی بە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە هەیە کە پێدەچێت زیاد لەوەی کە کورسی بەدەستهێناوە داوا بکات کە بەشدار بێت لە حکوومەت پشتی خۆی زیاتر داوا بەڵێ بەتەئکید ئەمە خاڵێکە و خاڵی تریش بەستنەوەی پێکهێنانی حکوومەتی هەرێم بە کابینەی حکوومەت لە بەغدا و هەروەها مەلەفی بەڕێوەبردنی ئیدارە لە کەرکووک کە ئەم بەیەکەوە بەسنا لەوانەیە جۆرێک لە ئاڵۆزی دروستکردبێ لە پێکهێنانی حکوومەت چکە لە ڕاستیدا ئەمە پێویست نەبوو لەبەرەوەی ئێمە باس لە پێکهێنانی حکوومەتی هەرێم دەکەین نە باز لە پێکهێنانی حکوومەتی بەغدا دەکەین چکە حکوومەتی بەغدا پێک هاتووە بەڵام چەند وەزارەتێک ماوە کە کابینەکە کامڵ ببێ. هەروەها بەنسبەت کەرکووکیشەوە خۆمان دەزانین کە دوای 16 ئۆکتۆبەر بارێکی نائاسایی و حەسکەرتاری و جۆرێک لە داگیرکاری لە ڕووی ئیداریشەوە جگە لە ڕووی عسکەریەوە لە کەرکووک هەیە. بۆیە ئەم مەسەلەی بەستنەوەی بارودۆخی کەرکووک بە پێکهێنانی حکوومەتی هەرێمەوە سلبیاتێکی بەرچاوی هەیە کە قۆناغەکان بۆ پێکهێنانی حکوومەت بەڕاستی زۆر خاوە. بۆیە ئومێدەوارین کە دوادانیشتن کە کراوە بڕیارە کە ڕۆژی 18 شوبات کۆبوونەوەیەکی گرنگی تر بکرێ هەم ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە شاری هەولێر کۆب بێتەوە بۆ سەر لە نوێ داڕشتنەوەی نەخشەیەک یا بۆ ئاساییکردنەوەی باری بەڕێوەبردنی کاری ئیداری و پارێزگا و ئەوانە لە پارێزگای کەرکووک هەم بۆ زیاتر بەرەو پێشچوونی گفتوگۆکانی پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان.
کاک بکرد باسێکیەوەت کرد کە مەلەفەکان پێکەوە گرێدان ینی یەکێتی ئەو لیاو گرێ بدا بەڵام ئەوەی کە لە ماوەی دوو هەفتەی ڕابردووە بینیمان ینی پارتی جۆرێک لە مرۆنا جۆرێک لە نەرمین و هەندووە بۆی کە پێکهاتن بێت بۆی کە ئەو پرۆسە سیاسی لە کوردستان کە ئێستا دوای 16 ئۆکتۆبەر جارێکتر سەر پێکەوتوتەوە هەرێمی کوردستان ڕوو لە بژانەوەی ڕوو لە هەڵکشانە ڕووی لەوەیە کە قۆناغی قەیران تێپەڕێنێت و بەرە و قۆناغی گەشە سەندن بڕوە ینی مرۆنەتێکەیە نەرمینواندنێکەیە لەو باوەڕێی کە لە دەرفەتی نزیکە هێزولایەنە سیاسیەکان بە تایبەتی هەژدەی مانگ بتوانن سەرۆکی پەرلەمان پێک بهێنن و دووبارە تەشکیلی حکوومەت و کێشەی تێپەڕاندنی هەندێک لەو کێشە ئیشکالە ئامێزانیانە و کێشە حیزبیانی کە هەند تێپەڕێنرێ بە تایبەت لەو ڕوانگەیەوە کە قسێکی لەسەرەوەی کە تایەسەیەکێتی نەیتوانیوە لەسەر پۆستی پەرلەمانیش کە سەرۆکی پەرلەمان بەراوانەکەی خوانێک لا بکەنەوە ینی هەز ناکەی زۆر جار بەشێک لە کێشەکانی ناوماڵی یەکێتی داخلی پرۆسە گشتەکە بێ بەڵێ ئەمە زۆر ئاشکرایە و هەمومان هەستی پێ دەکەین من ئومێدەوارم ئەو هێڵە گشتیانەی کە لە دوا دانیشتن دیاری کراوە بۆی کە هەژدەی مانگ لە کۆبوونەوەی ئایندا هەنگاوەکان بچنە بواری یعنی خاڵ لەسەر پێی دانرێ ئومێدەوارین ئەمە ڕوو بدات بەڵام ئەوەی کە خۆشە داماژەت پێکرد بەڕاستی مەسەلە ناوخۆیەکانی ناو یەکێتی نیشتیمانی زۆر جار داخل دەبێت یعنی بۆ نمونە بڕیار لە پۆستێک دەکرێت دوجار دیسان دەبێت مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی دانیشتێکی تری بۆ بکە بۆی ئەوانش دیسان لە ناوخواانە پێک بێن ئەمە طبعا خاوێکی بە مەسلەی پێکێنانی کابینەکە بەستووە مێدەوارین کە ئەم هەنگاوانە ئەکتیو بکرێت چونکە بەڕاستی خەڵک ینی حەق خۆیەتی خەڵکی گەلی کوردستانیە خەڵکی هەرێمی کوردستان ئەو ئەرکەی کە لەسەر شانیەتی ئەنجامی داوە یعنی ئەگەر چ لە قۆناغی شاخ لە قوربانیدان و بەرخۆدان و گیانفیدایی و خەبات و تێکۆشان چ لە حکمڕانی شاریش یعنی خەڵک بۆیە بەشداری پرۆسەیەک دەکات بۆی بەرەکەی بچنێتەوە ئەسە دوجار دوای سێ مانگ هێشتا ئەبینێ کە حکوومەتێک پێک نەهاتووە ئەمە وا دەکات کە بۆ هەڵبژارنی ئایندا خەڵک خاوتر بێ کەمتر بەشداری هەڵبژاردن کە بە تایبەتی ئەوەی کە نەتیجەی پێکێنانی حکوومەت بە پێی ئیستحقاقی انتخابی نەبێ یعنی خەڵکێک من خۆم لە گوێم لە خەڵک بووە کە باز لەوە دەکە بۆ نمونە ئەگەر پێکێنانی کابینەی تازە بە پێی ئیستحقاقی هەڵبژاردن نەبێ ئەم بۆ چوونە لای خەڵک بەهێز دەکات کە من بەشدار بم یا بەشدار نەم چ لە مەوزوعەکە دەگۆڕێت ئەمە بۆ ئەمڕۆ و بۆ مستەقبەلیش کە ئێمە ئێستا بە حساب لەسەر ڕێچکەی دموکراسین و دەستا و دەستی دەسەڵات بە پێی دەنجی خەڵکە ئەمەش لە دوا ڕۆژدا زەربەیەکمان لێ دەدات چونکە دوجار تۆ ئیشت بە دموکراسیت نەکردووە بەڵام ئەچی بۆ دەنگدان ینی دوو شتی زۆر دش بە یەک دەبێتەوە باسیوت کرد هەر لە چوارچێوەم پرسەیە کە باسیەوەکەی ڕێزگرتن لە دەنگی خەڵک یعنی ئەگەر تەماشا بکەی بۆ نمونە هەر لە هەڵبژاردنەکانی سی ئەیلولا بەتایبەتی لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجەیە ینی خەڵک لە ئاسی پێویستە پێشوازی هەڵبژاردنەکانی نەکرد ینی هەز ناکی بخۆی هەر جۆر لە جۆرەکان متمانی خەڵک کەوتووە ینی خەڵک متمانی کەم بۆتەوە بەم هێزولانە سیاسیانە و ئەگەر حکوومەتیش درەنگتر بخرێەوە ئەم هێزولانە سیاسیانە پێداگیری زۆر بکەن داوای پشکی زیاتر و پۆستی زیاتر بکەن و لە کاتێکا کە ئەوان لە کاتی هەڵبژاردنەکانە بەڕاستی دروشمی خزمەت گوزاری و هەلیکار و باشترکردنی ژیان و کۆمەڵە دروشمی باقوبرێقیان بەرز کردوانێکە پێچێ کردارەکانیان لەگەڵام دروشمانە زۆر یەک نێتەوە ینی خوێن نۆچێ بۆی کە دواخستنی حکوومەت و بەهانەگرتن لەوەی کە حکوومەت دوا بخرێ زیاتریان ئامادە نەبوونیان لە ڕێکەوتنە جارێکی تروا بکات ئاستی مشارەکەی خەڵک لە پرۆسی سیاسی لە پرۆسی هەڵبژاردنەکانی داهاتووە زۆر کەمتر بێت بەتەکی دەمە پەیوەندیی ڕاستە و خۆی هەیە بە سەرنج و تێڕوانینی خەڵک بۆ هەڵبژاردننی ئایندا لەلایەکی تر یعنی سلبیاتێکی زۆری هەیە لەسەر حکمڕانی هەرێمی کوردستان چونکە هەمومان نەزانین کاتێک دوای 16 ئۆکتۆبەر خەڵکێک پێی وابوو کە لەوانەیە هەرێمی کوردستان پەراویز بخرێت بە تایبەتی لە ڕووی دیبلۆماسی و سیاسیەوە بەڵام ئەبینین کە لە ساڵی 2019 و هەر لە سەرەتای 2019ەوە ئەبینین کە پەیوەندی دیبلۆماسی هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ یعنی هەنگاوی باشی ناوە و بەردەوام وەکو پێشتر زۆر لە وڵاتانی گرنگی جیهان بە تایبەتی ئەوروپا ئەمریکا وڵاتانی ئیقلیمی لە ئاستی باڵا سەردانی هەرێمی کوردستان دەکەن ینی بۆ نمونە وەزیری دەرەوەی ئەمریکا وەزیری دەرەوەی ئێران
دوجار یان وابزانم تازەترین میوان سەرۆک وەزیرانی ئیتالیا بوو هەروەها سەردانەکانی هەرێمی کوردستانیش بۆ دەرەوە یان ئێمە بینیمان سەرۆک بارزانی سەردانی بەغدای کرد لە ئاستێکی زۆر باڵا پێشوازی لێکرا سەردانی وڵاتی ئەردەنی کرد لە ئاستێکی زۆر باڵا پێشوازی لێکرا ئەمە یعنی ئێمە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی دیبلۆماسیەوە قورسایەکی باشمان هەیە یعنی ڕاست ئێمە هەرێمیشی نادەوڵەتین بەڵام لە ڕووی پێشوازی و پرۆتۆکۆلەوە هەست دەکەین کە هەرێمی کوردستان گرنگێکی باشی پێدەدرێ ئیتر ئەمە پێگەی هەرێمی کوردستان دیاری دەکات لە ڕووی ئابوووریەوە بێ لە ڕووی جیۆپۆلۆتیکەوە بێ لە ڕووی ئەوە بێت کە ڕۆڵی گرنگ و یەکلاکەرەوەی هەبووە لە شەڕی داعش هەر هۆکارێک لەو هۆکارانە گرنگی خۆی هەیە بۆ هەرێمی کوردستان بەڵام دوجار ئەوەی کە بۆ خەڵکی هەرێمی کوردستان گرنگە ئەوەیە کە حکوومەتێکی ئەکتیڤی خزمەتگوزار ئەوەی کە بەفعلی هەندێک مەسەلا هەیە کە لە ڕابردوودا کۆتایی پێبهێنرێ مەسلەی چاکسازیە دوجار کە لە کابینەی هەشت قەرار وابوو کە چاکسازی بە تایبەتی لە موچەی لە باڵاکان بکرێت بەڕای من کە پەرلەمان ئەکتیڤ بوو یەکەم کار ئەوەیە کە ئەم پرۆژەیە زیندوو بکاتەوە کارێکی تری ئەوەیە کە هەرێمی کوردستان ببێ بە خاوەنی دەستور یعنی ئەم شتە جەوهەری و ئەساسیانە ئەوەی کە خەڵک چاوەڕوانی لێ هەیە چیتر بە دروشم و بە داخوازی و بە خوازیاری نەمێنێتەوە یعنی هەنگاوی پراکتیکی و ئەکتیڤ بنرێت بۆی کە ئەم پرۆژانەی کە لە هزری خەڵکدا یان خەڵک بە هەنگاوی گرنگ و یەکلاکەرەوان سیر دەکات پیادە بکرێن و جێبەجێ بکرێن و بچنە بواری جێبەجێکردنەوە بۆیە ئەمە ئومێدەوارین کە یعنی بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان یعنی لانی کەم لە نەگات یعنی ئومێد دەخوازم کە نەگاتە نەورۆز یعنی چکە ئەو کاتە بە فیڕۆدانی کاتە چکە خەڵک یعنی چاوەڕوانی هەیە و من دڵنیام ئەگەر ماوەیەکی بڕوا خەڵک هەرمە یوز دەبێت هێشت ئێستا ئێمە کە سەیری وەزعی شەقامی و کوردی و شەقام بازار بکەین پێوەی دیارە خەڵک جۆرێک لە قالەقی و دڕدۆنجی هەیە هەمووی ئەگەڕێتەوە بۆ مەسلەی ئەوەی کە بۆچی حکوومەت پێک نایێت خەڵک ئەرکی سەرشانی خۆی ئەنجام داوە بەشداری هەڵبژاردنی کردووە فەرمون حیزبەکان حکوومەت پێک دێنن بەڵام کە لایەنێک مەسەلەن یعنی بەڕاستی گرفتەکە لێرەدایە لایەنێکی دیاری کرا و هەڵدەستێ بەرژەوەندی تەسکی حیزبایەتی ئەخاتە پێش بەرژەوەندی گشتیەوە ئەمە گرفت دروست دەکات دوجار خەڵک ئەوەندەی کە دڕدۆنگ دەبێت ینی بەڕاستی ئەمە کە سیرکەین مەسلەی سەقامگیری سیاسی مەسلەی خزمەتگوزاری زۆر بواری تر بەسراوەتەوە بە ئەوەی کە حیزبەکان بە تایبەتی چەند لایەنێکی دیاری کرا و بەرژەوەندی تەسکی حیزبایەتی خراوەتە پێش بەرژەوەندی گشتیەوە یان هەمیشە داخوازی حیزبی بەهێزترە لە دامەزراوە حکوومیەکانی ئێمە یان کەسێک کاراکتەرێکی سیاسی لە ناو حیزبەکان ئەتوانێت مراوەغا یان کات کوژێ بە ئەوەی کە بەرژەوەندیەکی باڵای خەڵک فەرامۆش بکرێ یان تەخیر بکرێ یان پشتگوێ بخرێت کاک بکرد باسی ڕێکەوتنی سیاسیەکرێ بە تایبەتی لە نێوان پار دیموکراتی کوردستان و کێتی نیشتوانی کوردستان ئەوەی کە ئەگەر لە سەردەمێکە ڕێکەوتنی استراتیژی توانی بێتی بۆ نمونە ئاشتێک لە کوردستان دروستکە سەقامگیریەک ئاوەدانیەک ئارامیەک بەڵام لەو دووسێ ساڵی ڕابردوو بەهۆیەوەی کە ڕێکەوتنێکی سیاسی لە نێوانی کێتی و پارتی نەبوو یعنی هەندی ئیشکالات و هەڵبەز و دابەز و گرژی لە پەیوەندەکان ڕوویە ئێستا دووبارە لە پێکهێنانی ئەم کابینەیە جارێکی پارتیۆکی دیگەڕاونەوە بۆی کە ڕێکەوتنێکی دیکەی سیاسی بکەن کە هەندێک جار بە ڕێکەوتنێکی 4 ساڵی یاخۆ زیاتر ئاماژەی بۆ کرێ خوێندنەوە بۆی کە ئایا ڕێکەوتنێکی سیاسی لە باریدا هەیە ئەوەی کە ڕێگر بێت لە ڕووداوەکانی ڕووداوی و 15 ئۆکتۆبەر ڕێگر بێت لەوەی کە بەشێ لە هێز و لایەنە سیاسیەکان بە تایبەتیش لە بینیەکێتی و پارتیە کە پێشتر پارتی بەردەوامی کێتی تاوانبارەکە بۆی کە بەشێ لێکێتی التیزام بە حکوومەت ناکات هێرشەکەنە سەر حکوومەت و لە میدیاکانەوە جۆرێک لە فەوزا خوڵقێنن ینی بە تەسەوری تۆ ڕێکوتنێکی سیاسی ئەبێتەمای ئەوەی کە لە بینیەکێتی و پارتیە جۆرێک لە ئارامی جۆرێک لە سەقامگیری جۆرێک لە گەڕانەوەی متمانە بۆ یەکتری دروستکە
لە ڕاستیدا ئەم مەسەلەیە هەیە لە ساحی سیاسی هەرێمی کوردستانە. من ئەگەر بۆ نمونە کادری پارتیش نەبام هەمان ئەم تێڕوانینەم ئەبوو. سەردەمێک ڕێکەوتنی استراتیژیە بوو لە نێوان پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کە ئەتوانین بڵین کە قۆناغێکی زۆر باشی بڕی لە هەموو ڕوەکانەوە ڕووی ئابووری سیاسی دیبلۆماسی ناوخۆ ئەنی ئەنجامێکی باشی هەبوو. بەڵام دوای ئەوە کە تێڕوانینی هەندێک لایەنی سیاسی پێیان وابوو کە ئەمە زۆر لە بەرژەوەندی پارتیەت جۆرێک لە پاشگەزبوونەوە هەبوو. ماوەیەک باز لەوە دەکرا کە کاکە ڕێکەوتنی استراتیژی کۆتایی هاتووە، یعنی وەکو منەتکردنێک بە سەر پارتیەوە. ئێستا هەمان ئەوان هێن نەخێر با ڕێکەوتنێکی سیاسی تر بکەین هاوشێوەی ڕێکەوتنی استراتیژی کەواتە ئەمە خاڵێکی پۆزتیفە بۆ پارتی. یان لایەنەکانی تر مەسەلەن هەر لە کابینەی هەشتەمبینیمان بۆ بەرژەوەندی تەسکی حیزبایەتی هەمویان کابینەی حکوومەتیان جێهێشت بە ئامانجیەوەی کە دەنجی خەڵک بەدەست بێنن. بەڵام خۆشبەختانە خەڵک بەڕاستی وشیارە، یعنی ئەبینێت تۆ خێرا 3 ساڵ و نیوە لەنا حکوومەت دای، بەڵام لە کۆتایە کە خەریکە بەرەو کۆتایی بڕوا بەس بەوەی کە جۆرێک لە خەڵەتانی خەڵک دەی کابینەکە بەجێ دێڵی وەڵام من لە حکوومەت بەشدار نیم. خەڵک ئەمڕۆ ئەو فێڵانەی لێ ناکرێت، یعنی بۆیەش نەتیجەکە وابوو کە خەڵکی هەرێمی کوردستان دەنجی بەو واقعەدا کە پارتی لە سەرەتاوە تا کۆتایی وتی من ئەوەی لە دەستم بێ ئەیکەم ینی لەژێر مەسئولیت دەرنەچوو، لەژێر بەرپرسیارەتی دەرنەچوو. لایەنەکانی تر ینی بەڕاستی زۆربەی هەرە زۆریان هەر دەرچوون لە کابینی حکوومەتی. ئیخۆ ئەگەر پارتی کای بکرد کەم زۆر یەکێتیش زۆر جار گازندەی هەبوو لەسەرەوەی کە بۆ نمونە لە ڕوودبلماسیەوە پشکدار نین لەسەر کەرتی نەوت، ینی زۆر جار وهایم پیشانەیە کە ئەوان ئاگداری پرسی وزە و هەناردەکردنی نەوت و وردەکاریەکانی کۆمپانیا نەوتیەکانی لەسەرەوە بۆ چۆنە چییە؟ واللهی من خۆ بەشێک نیم لە دەسەڵاتی کارجێرگاری، بەڵام ئەوەی کە ئەی بینین و ئەی بیستین و بەواقعی هەیە ڕاستە سەرۆکی حکوومەت لە پارتی دموکراتی کوردستانە، بەڵام لیژنەی وزایە لە هەرێمی کوردستان سەرۆکی حکوومەتی نیشتیمانی کوردستان. بەڵێ من مەبەستم ئەوەی ئەو لیژنەیە جێگیری سەرۆکی حکوومەت کە ئەندامی یەکێتی نیشتیمانیە خۆی لەو لیژنەیە. بۆیە هەندێک شت ئەوترێ ئەمانە لەوانەیە بۆ بەلا ڕێدابردننی شەقام بێ، بەڵام خەڵکیش ئەم واقعانە هەرە بینێ. ینی لە زۆر بواردا بازەکرێ هەروەزەنا لە زۆر بواری تردا، بەڵام ناچێتە ئەوەی کە خەڵک باوەڕ بەو مەسەلانە بکات. چکە دوجار تۆ شەریکی لەو حکوومەتە، ئیتر تۆ کە وەزارەتێکت بەردەکەوێ دوجار ئەم وەزارەتە بەشێکە لە ئەنجومەنی وەزیران، بەشێکە لەو کابینەی حکوومەتە. یعنی ئەمە مەرج نییە تۆ کە لە ناو وەزارەتێک وەزیرت نەبوو تۆ لە وەزارەتە بێبەری. شتیوانیە لە هیچ شوێنێکی دنیا شتیوانیە. کاک بکرد ینی ئێستا گەر تەماشا بکەی بە تایبەتی پارتی زۆر ئیسرار لەسەرەوە کاتەوە ئەگەر هەر جۆرە ڕێکەوتنێک لەسەر کابینەوەی حکوومەت هەرێمی کوردستان بکرێ، ینی بە جۆرە لە جۆرەکان ئەو لایەنانەی کە مشارەکە بن لەگەڵ پارتیۆک و هێزی یەکەمی کوردستان، ینی بچنە ژێرباری ئەوەی کە بەڕاستی ئەبێ لە باش و خراپی حکوومەتەکە بەرپرس بن. بۆ نمونە لەو 5 ساڵی ڕابردوو ئەگەر لە هەر شتێکە حکوومەت هەرێمی کوردستان باشی کردبێ سەرکەوتنێکی بەدەستێ نابێ هەموو حیزبانی تریش خۆیان بە بەشدار زانلی، بەڵام لە هەر شوێنێک کەم و کوڕیەکەیە خەوشێکەیە کەلێنەکەیە ناتەواویەکەیە قەیرانێکەیە نەتوانینی پێشکردنی خزمەت گوزاریەکەیە بەش لە لایەنە سیاسەکانی ترانی لە ئاسی پێوی سایلتی زام ناکەن بەرپرسیار نین و هەندێک جار هەر بۆ خۆیان ئەچن لە کناڵەکانی ڕاگەاندنەوە بانگشەی لەسەرەکەن. ینی هەستەکەی بۆ کابینەوەی حکوومەت هەرێمی کوردستان ئەگەرچی چەند مانگێکیش دواکەوتووە، بەڵام چوونە وردەکاریەکانەوە دروستبوونی وەرەقێکی سیاسی لە بینی پارتی و یەکێتی پارتی و گۆڕان پارتی و ئەوانی تری بەشدار لە حکوومەت جۆر لە جۆرەکان نظامنی ئەوە بکات کە ئەو هێزانی ئەچنە حکوومەتەوە بەڕاستی حکوومەتدار بن. بەڵێ لە ڕاستیدا پێویستە هەموو ئەو لایەنانی کە بەشداری لە کابینەی نوێ دەکەن ڕێککەوتنێکی مەبدەئیان هەبێ لەسەر کۆمەڵێک خاڵ. ئەوەیە خاڵک بۆ نمونیەکێک لە خاڵەکانەوە بێت لە سەرەتاوە تا کۆتایی، یعنی بە دەردی کوردەواری دەڵێ ڕەفیقی نیوە ڕێگا نەبن، کارە باشەکان شەریک بی بەڵام لە سلبیاتەکان تەریک بی. شتیوانیە تۆ کە بەشدار بووی لە کابینەیەک لەسەر ئەساسێک بەشدار دەبی و لە بەرنامە و داڕشتنی ئەو حکوومەتە لە بەرنامە ڕێژەکەی ئەبێ بەشدار بیت و بەردەوام بی لە سەرەتاوە تا کۆتایی، نەک ئەوەی کە تۆ بەیانی حەدەسێک ڕوویدا وەزعێک ڕوویدا بە تایبەتی لەو ناوچانەی ئێمە گۆڕانکاری سیاسی و زۆر ڕوئەدات.
تۆ بێ لەبەرەوەی کە لە خاڵێکە بەرژەوەندی حیزبیەکەت ئەوەیە جۆرێک لە پاشگەز بوونەوە بۆیە پێویستە یعنی بەڕاستی ڕێککەوتنێکی جەوهری بکرێت لەسەر ئەو مەسەلانەی کە هەر لایەنێک مەبەستێتی بەشدار بێت لە سەرەتاوە تا کۆتایی بێ وە بە پێی ئەو ئستحقاقی انتخابی کە هەیەی لە حکومڕانیدا ئێتر خۆی ممارەسەی ئیشی خۆی بکات. کاک بەکرد پێم خۆشە بەرەکوتای بەرنامەکە چین قسەی لەسەر ڕۆژکەین کە بەڕاستی یعنی بۆ خەڵکی کوردستان ئەگەرەکان کراون ئەگەر تەماشا بکەی چۆن لە ساڵین ڕابردویم بینیمان داعش هات جۆرێک لە پرۆسی سیاسی لەم ناوە گۆڕی هەروەی کە جەنابەت باست کرد کە لەم ناوچەیە زوو گۆڕانکاری ڕۆیە لە ئێستاە تومکردنەوەیەکەی لەسەر ئێران گەمارویەکی گەورەی ئابووری هەیە لەسەر ئێران یعنی دووبارە ناوچەکە جۆرێک لە قەلەقی جۆرێک لە ئەگەری گۆڕانکاری تایە هەستەکەی یان خوێندنەوەی تۆ وایە کە پێویستە کورد خۆی بۆم قۆناغەژە ئامادەکە ئەگەر کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان پێک بهێنرێەوە سەر پۆستی سەرۆکی هەرێم کە بڕیارە چارلاک بکرێتەوە و بەڕێز سیلڤان بارزانیش وەکو بربژێری گەورەترین کوتلەی کوردستان بربژێری ئەو پۆستەیە یعنی هەستەکەی بۆ نمونە پێویستە ماڵی نێوماڵی کورد جۆرێک لە ڕێخستنەوە جۆرێک لە تەنزیمکردنەوە جۆرێک لە پێکهاتن و یەکتر قبولکردن دروست ببێ بۆی کە هەرێمی کوردستان ئیستعداتێک ئامادەیەکی زۆر باشی هەبێ لە ئەگەری گۆڕانکاری لە ناوچەکەیە چونکە ینی ئەم ناوچەیەکو جەنابەت باست کرد ینی لە دۆخێکی تەڕادێک سابتان نییە بەردەوام ماڵ و گۆڕ ئەکرێ لە نێوان تورکیا لە ئێرانە لە عێراقا بینیمان لە سووریا کەوتنێکی گەورە هەبوو بینیمان لە ساڵانی ڕابردوو دروستبوونی دەوڵەتێکی تروریستی و داعش و دواتریش دروستبوونی هاوپەیمانی بۆ ڕوخاندنی ینی خوێنەوەی تۆ چیە بۆی کە کورد پێویستی بۆ هەیە کە بۆم قۆناغا جارێکی تر خۆی ئامادەکەوە خۆی ساز باتەوە خۆشبەختانە ئێمە کە سیرکەین لە دوای 2023ەوە باشترین شوێن کە ئیستیقراری ئەمنی و سیاسی هەبوو بێ لە ناو عێراقدا هەرێمی کوردستان بووە ئەمە خاڵێکی زۆر جەوهەریە و حەق بوو ئێمە وەکو هەرێمی کوردستان ئیستیسماری لەسەر بکەین یعنی تۆ سیر کە دەرەوەی هەرێمی کوردستان بەردەوام ناسقامگیری هەبووە لە هەموو ڕۆکانەوە بە تایبەتی لە ڕووی ئەمنیەوە ئێستا ئەو مەسلەی کە باس کرد سەبارەت بە ئێران ئێمە ئەمریکا بەعالەنی ینی کۆمەڵێک گەماروی ئابووری توندی لەسەرداناوە و خۆشی ئەعلانی کردووە کە لەوانەیە لە سووریا پاشەکشێ بکە بەڵام لە ناوچەکە پاشەکشێ ناکات ئەمریکا بەفعلی ئێستا پاشەکشێ دەکا بێتە ناو عێراق و حەقی خۆشیەتی لەبەر ئەوەی لە 2023 کە حکوومەتی عێراقی لاداوە گۆڕیەتی زیاتر لە 5,000 مارێنزی لەو عێراقە لەدەستداوە دەیان ملیار دۆلاری تیا سەرف کردووە بۆیە پێگەی ئەمریکا لە ناو عێراق کۆتایی نایە و هیچ دوور نییە مەسەلەن ئەو مەسلەی ئێران و ینی جۆرێک لە گرژی ڕووبدات بۆ نمونە ئێستا باز لەوە دەکرێت کە کوت لە شیعەکان بەنیازن لە ناو پەرلەمانی عێراق یاسایەک دەرکەن بۆ دەرکردنی هێزەکانی ئەمریکا بەڵام لە بەرامبەردا ئەمریکا هەموو هێزەکانی حەشدی شەعبی بە پاشکۆ و باگراوەندی ئێران دەزانێت بۆیە ئێمە هەست دەکەین گرژیەک هەیە ئتر ئەو گرژیە لە چ خاڵێک و لە چ خاچێک ئەتەقێتەوە ئەمە مەسەلەیەکی ترێ بەڵام گرژیەکە هەیە ومێدەوارین کە لە هەرێمی کوردستان سیاسەتی چوا پەیڕەو بکرێت کە ڕۆژێک لە ڕۆژان هەر ڕۆژێک کە مەسەلەن تەقینەوەیەکی سەربازی بوو یا پیا هەڵپژانێک بوو یان شەڕێک ڕوویدا ئێمە پارێزراو بین. کاک بەکرد پێم خۆشە هەر لەسەر ئەم پرسەی کە گۆڕانکاری ئەگەرێکی بەهێزە لە ناوچەکەیە بە تایبەتیش لە ناوخۆی عێراقیشە ینی با ئێمە ئەو ڕەنگەیەش ببینین لە نێوان سونە و شیعەی عێراقا تەفاهومێکی لە ئاسی پێویستان نییە و ناوچەی سونەنشین تووشی وێرانکاری و قەتڵ و ئام و ڕەشە کوژێکی گەورە بەتوانێت ینی گرنگی و بایەخێکی زۆر لەوەیە بینمەوانەیە کە هەرێمی کوردستان لە ناوخۆیە خۆی ڕێخا بە تایبەتیش لە پرسی مادی 140 و گەڕانەوەی کەرگوو بۆ سەر هەرێمی کوردستان و پرسی ناوچە جوگرافیەکان ئەو ناوچانەی کە پیانەوترێ ناوچەی داگیرکراوی خاکی کوردستان و ئێستا لەژێر قەڵەمڕەوی حکوومەتی عێراقیایە یەکڕێزی پارتیۆکێتی یەکڕێزی هێزە کوردستانەکان تا چەند زامنی ئەوە کات کە ئەو ناوچانە بگەڕێنەوە بۆ سەرهەرێمی کوردستان. لە ڕاستیدا ئێمە ئەگەر خۆمان هەز بە بەرپرسیارەتی بکەین من پێم وایە ئایندەیەکی درەوشاوە گەشت لە پێش خەڵکی هەرێمی کوردستانە چکاگە و مەسەلی باس کرد ئەگەر بێت و ئێران بەرەو لاوازی بڕوا من پێم وایە عێراقش بە دوایدا لاواز دەبێت چکە بەڕاستی زۆر جار باز لەوە دەکرێت کە کلیلی عێراق بەدەست ئێرانە ئەمە کاریگەری زۆر باشی دەبێت بۆیە دەبێت هەرێمی کوردستان هەمیشە ئامادە بێت و خۆشبەختانە ئێستا هەر زۆر بەگەرمی باز لەوە دەکرێت کە ڕێکەوتنێک بکرێت لە ڕووی سەربازیەوە لە نێوان حکوومەتی بەغدا و هەرێمی کوردستان بۆەوەی کە
ئەو ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان لانی کەم بە هاوبەشی لە ڕووی ئەمنیەوە پارێزگاریان لێ بکرێ هەم سوپای عێراقوان پێشمەرگا تەواجودیان هەبێ و لەو ناوچانە بە تایبەتی بۆ ئەوەی کە ماوەیەکە چالاکی داعش لێرە و لەوێ سەری هەڵداوەتەوە زۆر چالاکیان هەیە ینی جموجۆڵیان هەیە بە تایبەتی لە مەنتیقەی خانەقین و حەویجە و زۆر شوێنی تر بۆیە ئەگەر ئەمە ڕووبدات بۆیە پێویستە هەمیشە هەرێمی کوردستان لە ڕووی سەربازیەوە لە ڕووی سیاسیەوە ئامادەی هەبێت بۆ هەر پێشات و ڕووداوێک کە لە ناوچەکە ڕووبدات و لایەکی تر هەرچی زووتر هەر دقەیەک زووتر هەر ڕۆژێک زووتر حکوومەت هێرێمی کوردستان پێک بێت لە بەرژەوەندی خەڵکی هێرێمی کوردستانە و خەڵک ئینتیزاریەکی گەورەی هەیە کە چیتر مڕاوەغە بەکات نەکرێت چونکە دوجار نەتیجەکە یەک شتە بەس ئەوەیە حەقا ئەو لایەنە سیاسیانە کە سەیری بەحساب سەیری بەرنامە و پرۆژەکانیانەکەی کاتی هەڵبژاردن ئەڵێ ئێمە هەموو شتەکانانە بەرژەوەندی خەڵکە بەڵام کاتێک کە دێتە سەر مەسەلەی ئەوەی کە تشکیلی حکوومەت بگرێ ئەسڵەن بەرژەوەندی خەڵک وجودی نامێنێ بەرژەوەندی حیزبی دێتە پێشەوە بۆیە بەڕاستی مراوغەکردن بەکات جگە لە زەرەدان لە ڕووی لە هەموو ڕۆکانەوە لە هەرێمی کوردستان هیچی چکەی لێ ناچنرێتەوە ئومێدەوارین کە ئەم مەسلەیە بە زووترین کات بە ئەنجام بگات و لایەنە سیاسەکانی شتی تر مراوغە بە کات نەکەن لە ڕاستیدا پێویستە ئێماوە بڵین کە پارتی دموکراتی کوردستان وەکو لایەنی براوەی یەکەم بە پەرۆشەوەیە بەڵام لەبەرەوەی کە لە هەرێمی کوردستان هێشتا نەبووەتە ئەوەی کە لایەنێک بتوانێت بە تەنیا حکوومەت پێک بهێنێت و بەداخیشەوە کە بمانەوە نەمانەوە مەسەلەی زۆن و زۆنکاری هەیە لە هەرێمی کوردستان کە ئەمەش جۆرێک لە ناچاری ینی دەتوانم بڵێم ئێستا جۆرێک لە دۆستایەتی ناچاری هەیە لە بینی یەکێتی و پارتی جۆرێک لە هاوپەیمانی ناچاری هەیە لە ناو یەکێتی و پارتی کە دەبێ پێکەوە بن لەبەرەوەی ینی پێکهاتەی سیاسی هەرێمی کوردستان وایە و ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەو ڕابردووە تاڵی کە هەبووە لە هەرێمی کوردستان و گوزەراوە ومێدەوارین کە ئەم هەڵبژاردنە کۆتایی بەو مەسەلانە بێنێت کە هەرێمی کوردستان یەک پارچە بێ و یەک حکومڕانی هەبێ و یەک سەرۆکی هەرێم و یەک سەرۆک وەزیر و یەک کابینێ حکوومەتی هەبێت بۆی خەڵک هەموو ئەو تموحی کە هەیەی لانی کەم بتوانێت لە ڕووی خزمەتگوزاریەوە لە ڕووی ئاوەدانیەوە لە ڕووی ئەمنیەتەوە ئاواتەکانی بێتە دی. بەکر حاج ڕەحیم کادری پێشکەوتوی پارتی دموکراتی کوردستان خۆشحاڵ بووین لە بەرنامەی ڕاوامەدە بوویت. زۆر سپاس. دەستی خۆش و سپاس. ئازیزان تا ڕاوەکردنێکی تر تا پرسێکی تر بە دیدارتان شاد دەبین و خواتان لەگەڵ.